پەیمانگای سلێمانی خولی هاوینە بۆ خوێندکارانی پۆلی 12 ڕادەگەێنێ. پۆلی 12 ساڵی دیاریکردنی داهاتووی خوێندکارە. بۆیە دایک و باوکی ئازیز، کاتە بە نرخەکەی منداڵەکەت لە دەزمەدە و ماندووبوونی چەند ساڵی بەفیڕۆمەدا بیهێنە بۆ پەیمانگای سلێمانی. لە پەیمانگای سلێمانی لە پشووی هاویندا خوێندکاری پۆلی 12 تەواوی پرۆگرامی خوێندن دەخوێنێ و باشترین مامۆستاکانی سلێمانی ڕێنوینی کاری دەبن. پەیمانگای سلێمانی خاوەنی نمرە بەرزەکانە. ئەزموونی چەندین ساڵوانە وتنەوەمان هەیە. زۆرترین وانە دەخوێندرێ و تاقیکردنەوەی وەرزی ئەنجامەدرێت. دەوامی کچان و کوڕان جیاوازە. پاس بۆ هاتوچۆی خوێندکاران ئامادە کراوە. گەشتی زانستی و تایبەت ئەنجامەدرێ. ساڵانە ڤیستیڤاڵی تایبەت بۆ خوێندکاران ئامادەیە. ئەگەر لە خەمی داهاتووی منداڵەکەتی، خوێندکارەکەت لە پەیمانگای سلێمانی تۆمار بکە. ئێمە هەمومان لە پەیمانگای سلێمانین، بۆیە ئێوەش پەیمانگای سلێمانی هەڵبژێرە. ناونیشان پەیمانگای سلێمانی، گەڕەکی مامۆسایان بەرامبەر پارکی ئازادی.